هاوکاتی بەردەوامی قەیرانە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراق و بە تایبەتیش ناکۆچیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە بەغداوە شاندەکان جا ئایا شاندی حکومی بن یانی شاندی لایەنە سیاسیەکان سەردانی هەرێم دەکەن بە مەبەستی نێوەنگیری لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمدا وەک ژیار محەممەد پەیامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێدەکات. سەرەڕای چارەسەر نەکردنی قەیرانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کێشەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە چارەسەر نەکراوی ماونەتەوە و لە ئێستاشدا چەند لایەنێکی نێوخۆیی و عێراقی لە هەوڵی نێوەنگیری ئەو دوولایەنن. دوو وەفدی عێراقی هاتوون سەرۆکی پەرلەمان لەگەڵ وەفدێکی ئەنجومەنی باڵای ئیسلامی بۆ ئەوەی تێبگەن لە بارودۆخەکە و هەوڵ بن کە ئەو بارودۆخە ئاسایی بکرێتەوە و ئێمە بە ڕاشکاوانە ڕێی خۆمانمان پێوتون کە بەچی بارودۆخەکە ئاسایی بێتەوە. پاش سەردانی بۆ شاری هەولێر ڕۆژی پێنجشەممە سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی شاری سلەیمانی کرد و بەجیا لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و سەرۆکی پەرلەمانی کوردستان کۆبووەوە. پاش کۆبوونەوەکەیان لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پەرلەمانتار سەڵاح جبوری ئەندامی شاندەکەی وەفدی سەرۆکی پەرلەمانی عێراق لەبارەی هەوڵەکانی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ نێوانگیری لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوتی خوانەکردار کێشەیەکی یاسایی یاخود ئەمنی لە هەرێمی کوردستان کاریگەری هەیە لەسەر هەموو عێراق. وەک دەزانین لە ئێستاشا زیاتر لە ملیۆنێک ئاوارە لە هەرێمی کوردستان بوونی هەیە و دەمانەوێت کێشەکان بە ڕێگای دەستوری و یاسایی چارەسەر بکرێن و هەروەها دەمانەوێت ڕێگری لە تەقینەوەی کێشەکان بکەین. پێش سەردانی سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق عەمار حەکیم سەرۆکی ئەنجومەنی باڵای ئیسلامی سەردانی هەرێمی کوردستانی کرد و لەگەڵ لایەنە ناکۆکەکان لە شاری هەولێر و سلەیمانی کۆبووەوە. ئەوانە هەموو هاوسەنگەری ئێمە لە ڕابردوودا ئەکەیت بە ناڕەحەت دەبن بە خراپی وەزعی ئێمە خۆشحاڵ دەبن بە باشی وەزعی ئێمە بۆیە ئەوەی لە دەستیاندایە هەوڵەدەن بوو چارەسەرکردنی کێشەکانمان لە ڕێگای دیالۆگ دوور لە دووتیش. بارودۆخەکە وەکو خۆی لێبێتەوە سەرۆکی پەرلەمان بڕاتەوە بۆ پەرلەمان دەستکاتەوە بەکاری خۆی و وەزیرەکان بڕۆنەوە شوێنی خۆیان ئەو وەختە ئامادەین لە ناو پەرلەمانە گفتوگوی زیاتر بکەین لەسەر بارودۆخەکە. لە نێوان کێشەکانی ئێستای پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت ببێتە هێڵی سێم و لایەنگری هیچ کام لەو دوولایەنانە نەکات. لە نێوان غروری پارتی و عینادی گۆڕان مەجبورین خەتێکی معقولی سێم وەرگرین. کێشەکانی نێوان ئەو دوولایەنەش گەیشتە دووتکە کاتێک مانگی ڕابردوو ڕێگری لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان کرا بۆ شاری هەولێر و وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان دەرکران. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلەیمانی.